هەڵەبجەییەکان چیان لە هاوپەیمانی کوردستانەوێت و لە بەرامبەریشە هاوپەیمانی کوردستان چی پێەکرێت لە بەغدا بۆ هەڵەبجەییەکان؟ بانگەشەی هەڵبژاردن لە هەڵەبجە و دەوروبەری چۆن بەڕێوەچێت؟ ئامادەکاریەکان چۆنن لە داهاتووە بە تەمای چین وەکو ئەندامانی هاوپەیمانی کوردستان؟ منمێ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەم بە میوانداری حەمە سعید، ئەندامی سەرکردایەتی یەکێتی و سەرپەرشتیاری بانگەشەی هەڵبژاردن لە سنووری پارێزگای هەڵەبجە کە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە میوانی ستۆدوی هەشتا. کاک حەمە زۆر بەخێر بیت. با لەوە دەست پێ بکەم، هەڵەبجەییەکان چیانەوێت لە هاوپەیمانی کوردستان؟ بەڵێ سوپاس بۆ تۆ. هەڵەبجەیەکان بە شەوق و زەوقەوە بەشداری لە هەڵبژاردن دەکەن بەو شێوەیەی کە تەوەقوع ئەکرا لە هەرێمی کوردستان خەڵک نیگەران بێت و خەڵک عاجز بێت کەمتر بەشداری لە هەڵبژاردن بکات، بەڵام لە هەڵەبجە و شارە زور و دەوروبەری خەڵک بە گڕوتینەوە ئامادەی بەشداریکردنە بۆ هەڵبژاردن، بەشداری دەکەن لە هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان بۆ ئەوەی بچنە بەغدا، لەوێ لە بەغدا بەرگری بکەن لە ماف و لە دەستکەوتەکانی خەڵکی هەڵەبجە و ناوچەکە. چونکە ئێمە دەزانین لە هەڵەبجە ڕابردووی خەڵکی هەڵەبجە، تەسخیەی خەڵکی هەڵەبجە، ماندووبوونی خەڵکی هەڵەبجە شیاویەوەیە خزمەتی زۆرتر بکرێن. خەڵکەکەش ئامادەیە بە گڕوتینەوە دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان و نوێنەری خۆی دیاری دەکات و بۆ ئەوەی بچن لە بەغدا بەرگری لە خەڵکی هەڵەبجە و لە خەڵکی کورد بکەن و بەرگری لە مافەکانیان بکەن. قوبات تاڵەبانی لە هەڵەبجە بوو، چۆن پێشوازی لێکرا؟ کاقوبات ئەمڕۆ سەردانی ناوچەکەی کرد، سەرەتا لە پێنجوێنەکان پێشوازیان کرد. دواتر هاتە بیارە، لە بیارە خوێندگایەکی نمونەیی کە لەلایەن هاوڵاتیەکی کاسبکار بە ناوی دکتۆر یاسین کراوەتەوە، ئەوی ئێفتتاح کرد، لەوێش پێشوازی گەرم کرا. دوایی هاتە هەڵەبجەی شەهید، لەلایەن جەماوەری هەڵەبجەوە پێشوازیەکی گەرم کرا بەو شێوەیە کە بینیتان و خەڵکەکە ئامادەی کۆبوونەوە و ڕێڕەسمی بانگەشەی هەڵبژاردن بوون لە هەڵەبجە. بەڵێ کاک حەمە، کاندیدەکانتان لەو سنووری هەڵەبجە چۆن ئەچنە ناو خەڵکەوە، چۆن بەرنامەکانیان بۆ باسەکەن؟ کاندیدەکان هەر کاندیدە و ئەچێتە ناو جەماوەری خۆی بانگەشە دەکات. بانگەشەکە بانگەشەیەکی ئارامە، وەکو جاران نییە، کێشە و گرفت نییە تا ئێستا. هەر کەس باسی بەرنامەی خۆی دەکات بۆ خەڵکەکە و لە چارچێوەیەدا نوێنەری هاوپەیمانی کە چرۆخانە، چرۆ شەریف عەبدوڵایە ژمارە 20ە، لەگەڵ هەواڵەکانی و لەگەڵ وازنەکانی هەڵبژاردن، لەگەڵ کۆمیتەکان، لەگەڵ ئەوانە چێتە ناو خەڵک و چێتە ناو جەماوەر، باسی ئەوە دەکات بۆ خەڵک کە ئەو خەڵکی هەڵەبجەیە و ماڵی لە هەڵەبجەیە و نوێنەری خەڵکی هەڵەبجەیە و ژنیەکی چالاک و چوستیشە و لە بنەماڵەیەکی نیشتمان پەروەری تێکۆشەری کوردایەتی و ماندوو بوون لەو ڕێگەیەدا و بنەماڵەیەکی زەحمەتکێش و هەژار و تێکۆشەری ئەم وڵاتەن بەرنامە باسی ژیانی خۆی دەکات و باسی بەرنمەکەی دەکات کە دەچێتە بەغدا لەگەڵ هەواڵەکانی چۆن بەرگری لە دەستکەوتەکانی خەڵکی کورد و دەستکەوتەکانی خەڵکی هەڵەبجە و ناوچەکە دەکات. بەڵێ کاک حەمە، هەڵەبجەییەکان کە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستانە بین نەچنە ناویانەوە قسەیان بۆکەن، باسی بەرنمەکانیانەکەن، هەڵەبجەییەکان چ وەڵامێکیان پێیە؟ چی ئەڵێن بە کاندیدەکان؟ کاندیدەکەی ئێمە کاندیدی هاوپەیمانی کە دەچێتە ناو خەڵک تا ئێستا بە گەرمی پێشوازی کراوە و وعد و بەڵێنی ئەوەیان پێداوە بە هەموو توانایانەوە بۆ هەموو ئەوانەی کە بینیونی کۆبوونەوەی لەگەڵ کردوونیان هاوپەیمانی بازنەکان و کۆمیتەکان قسەیان لەگەڵ کردوون و چوونەتە ماڵیان و لە کۆڕ و کۆبوونەوەکان بەشدار بوون. هەمویان بەڵێنیەوە دەدەن کە پشتگیری و پشتیوانی دەکەن و دەنگی دەدەنێ. دەیدە زۆری نەماوە کاک حەمە، تۆ وەکو سەرپەرشتیاری بانگەشەی هەڵبژاردن
بەتەمان شێوازی بانگەشەکەتان بگۆڕن لە ڕۆژانی داهاتویان هەر لەسەر ئەم ڕیتماڕۆن. ئێمە بەردەوام دەبین لە کۆڕ و کۆبوونەوەکانمان لەگەڵ خەڵک بەردەوام دەبین لە چوونە ناو خەڵک بەردەوام دەبین لە ئاشتکردنەوەی ئەو کەسانەی نێگەرانن بەردەوام دەبین لەگەڵ ئەوانەی دەچینە لایەن باسی بەرنامەی هاوپەیمانی کوردستانیان بۆ دەکەین و وردە وردە و ڕۆژ بە ڕۆژ بانگەشەکەمان زیاتر و گەرم و گوڕتر دەکەین و کەسێک نامێنێت کە ئێمە پەیوەندی پێوە نەکەین یان هەواڵەکانمان پەیوەندی پێوە نەکەن. تا ئێستا ئەوەی کە کردومانە بە شێوەیەکی ڕێک و پێک ڕۆشتووە و ئێمە بە هیچ شێوەیەکیش لە بانگەشەی هەڵبژاردن سوکایەتی خوا نەخواستە یان تەشهیر و یان جنێو یان هیچ شتێک لە لای ئێمەوە نەبووە و لە لای برادەرەکانمانەوە نەبووە. ئێمە باسی بەرنامەی خۆمان دەکەین. شێوازی بانگەشەکە شێوازێکی مەدەنیانەیە و شێوازێکی ڕێک و پێکە تا ئێستا. بۆیە لێرەشەوە دووبارە داوا لە خەڵکی هەڵەبجە و ناوچەی شارە زوور پێنجوێن قەزای شارە زوور سێ سادق هەورامان ناوچەکە بەگشتی دەکەین پشتگیری و پشتیوانی خۆیان بۆ هاوپەیمانی ئەم جارەش بکەن بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگ بە نوێنەرەکەمان بدەن و هەتا ئەو کەسانەیشی کە بیر و بۆچوونی تریان هەیە سەر بە حیزب و لایەنەکانی ترن بچنە سەر سندوقەکانی دەنگدان هەر کەس دەنگ بە نوێنەری خۆی بدا بۆ ئەوەی نوێنەرەکانمان لە بەغدا بەهێزەوە بچنە ئەوێ بۆ ئەوەی لەوێ کە بەهێزەوە چوونە ئەوێ بەرگری لە خاکی کوردستان بکەن بەرگری لە مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکەن و بەرگری و شەرعیەت بدەن بە قوارەی دەستوری هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان هەمومان دەزانین ئێستا بەرامبەرە بە هەندێک بیر و بۆچوونی شۆڤێنی و هەوڵ دەدرێت قوارەی سیاسی هەرێم لاواز بکرێت و هەوڵ دەدرێت کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکرێت بە دەنگدانی خەڵکی کوردستان بە دەنگدان بە نوێنەرەکانی هاوپەیمانی یا بە نوێنەرەکانی لایەنەکانی تر کە کوردن دەچنە بەغدا هێز و توانا دەدەن بەو کۆمیتانەی بەو وەفدانەی هەرێمی کوردستان بەلایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەرنامە و کاری خۆیان لە بەغدا جێبەجێ بکەن کە ئەویش بەرگریکردنە لە کورد و لە کوردستان و لە هەرێمی کوردستان. کاک حەمەوە بڕیارە دەیدا هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت. 4 ساڵ جارێک هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەکرێت. باسی هەرێم ناکەم. ئەم هەڵبژاردنەی کەوا بڕیارە پێشوەختەیە و دەیدە بەڕێوە بچێت. چ جیاوازیەکی هەیە لە ڕوانگەی هاوپەیمانی کوردستانەوە لەگەڵ هەڵبژاردننی ڕابردووە بۆ کورد؟ بەڵێ بەڵێ خۆی هەڵبژاردنەکە هەڵبژاردننی پێشوەختەیە لەبەر ئەوەی کێشە و گرفتەیە لە عێراق کێشە و گرفتی سیاسی هەیە کێشە و گرفتی ئیداری هەیە کێشە و گرفت لەگەڵ لە نێوان هەرێمی کوردستان و لە مەرکەز هەیە. مەرکەز تا ئێستا ئامادە نەبووە داواکاریەکانی هەرێم جێبەجێ بکات و ئامادە نەبووە ئەو کێشە و گرفتانەی لە نێوان هەرێم و بەغدا هەیە چارەسەر بکات. ئەم هەڵبژاردنە لەژێر فشاری کۆمەڵانی خەڵک بەگشتی لە عێراق کراوەتە هەڵبژاردننی پێشوەختە بۆیە زەرورە هەرێمی کوردستان بە گرنگیەوە سەیری ئەم هەڵبژاردنە بکەن و خەڵکی کوردستان تاک بە تاک مەسئولیەتیان لەسەر شانە بۆ بەرگریکردن لە بیر و بۆچوونیان و بۆ بەرگریکردن لە کێشەکانی نەتەوە و بۆ بەرگریکردن لە خەبات و تێکۆشان و ماندووبوونی ڕابردوویان. نابێت تەسلیمی ئەو واقعە بوون کە هەیە دەبێت بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن دەبێت هەڵبژاردننی ئەم جارە لە هەرێمی کوردستان جیاواز بێت لە هەڵبژاردنەکانی تر لەبەرەوە پەیوەندی بە عێراقەوە هەیە پەیوەندی تا هەموو تاکێکی کوردەوە هەیە. ئەم هەڵبژاردنە نە بەرژەوەندی حیزبیە و نە بەرژەوەندی دەسە و تاقمە و نە بەرژەوەندی هیچ تاکێکی جیاوازە. پەیوەندی بە هەموو گەلی کوردەوە هەیە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردەوە هەیە پەیوەندی بە جوگرافیای کوردستانەوە هەیە پەیوەندی بە ڕابردوو بە سیاست و بە ئیدارەی هەرێمی کوردستانەوە هەیە. کاک حەمە هیچ پێشبینیەکتان کردووە بۆ ژمارەی کورسیەکان؟ بەڵێ پێشبینیتان کردووە بۆ ژمارەی کورسیەکانی هاوپەیمانی کوردستان کەوا بڕیارە ڕۆژی دەنگدانی لەسەر بێت؟
من بڕوا ناکەم پێشبینی لەلایەن ئەو کەسانەوە دەکرێت کە ئامارگیری دەکەن و لە هەڵبژاردنەکان و لە جۆری هەڵبژاردننی ئەم جارە شارەزان من بۆ خۆم ناتوانمەوە پێشبینیە بکەم، بەڵام هیوادارم و ئەخوازم نوێنەرانی گەلی کورد و بە نوێنەرانی هاوپەیمانی کە هاوپەیمانی نێوان گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستانە بە شێوەیەک بێت کە لە تموحی هاوپەیمانی و لە تموحی خەڵکی کوردستان بێت. بەڵێ لە سنووری هەڵەبجە چەند دەنگ دەربوونیان هەیە؟ لە سنووری هەڵەبجە نزیکەی 45-46 هزار کەس دەنگدەرمان هەیە. 146 هزار دەنگدەر. هەڵبەتە لە سنوورەکە لە بەڵێ 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 بەردەوام بە. بەڵێ ئەم 146 دەنگدەرە ئێوە چۆن قسەتان لەگەڵ زۆربەیان ناکردووە وەکو سەرپەرشتیاری بانگەشەی هەڵبژاردن؟ ئەلبەتە من وەکو سەرپەرشتیاری بانگەشە بە هیچ سەرپەرشتیارێکی بانگەشە ناتوانێت قسە لەگەڵ هەموو خەڵک بکات. قسە لە ڕێی کاناڵەکانەوە دەکرێت، لە ڕێی کۆبوونەوەکانەوە دەکرێت، ئەوەی لە ڕێی کۆبوونەوەکان و لە ڕێی کاناڵەکانەوە بێت تا ئێستا قسەمان لەگەڵ کردووە، بەڵام ئەو هەواڵانە و ئەو کادێرانەی ڕێخستن و پێشمەرگە دێرینەکان و کەمەندامانی سەنگەر و لایەنەکانی پەیوەندیدار بە حیزب و بە یەکێتی نیشتمانی کوردستان و بە برادرانی گۆڕانەوە ماڵ بە ماڵیان کردووە و چاویان بە زۆربەی خەڵک کەوتووە و لەو ڕۆژانی داهاتوش ئەو خەڵکەی کە ماوە چاومان پێ دەکەوێت و قسەیان لەگەڵ دەکەین. باشە حەزەکەم شتێکی فەرموو ببوورە فەرموو. بڵێ ئەم هاوپەیمانیەتی ئێمە گۆڕان هاوپەیمانیەتێکە بناغەیەکە بۆ ڕاستکردنەوەی سنتەری سیاسی لە هەرێمی کوردستان و بۆ ڕاستکردنەوەی ئەو خوار و خێچیانەی کە تا ئێستا هەیە. ئەمە هەنگاوێکی ئەو خوار و خێچیانی کە باسییانەکەی لە چیا هەبووە کاڵی تا ئێستا هەیە؟ بڵێ ئەڵیت بۆ ڕاستکردنەوەی ئەو خواری خێچیانەیە کە هەیە، ئەو خوار و خێچیانی کە باسییانەکەیت لەکوێ هەن لە چیا هەن؟ یەکێکیان تاگڕەویە، بەڵێ یەکێکیان ناوچەگەریەتیە، یەکێکیان زۆرینە و کەمینەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بەوە هەیە ئەم بڵانسانە ڕاست بکەینەوە. هاوپەیمانی یەکێتی و گۆڕان سەرەتا ئەبێتە هۆی ڕاستکردنەوەی بڵانسی سیاسی و بڵانسی هێز و بڵانسی کاروبارەکان و خزمەتکردن و خزمەتگوزاری. لە هەنگاوی دووەم چاوەڕێ دەکەین هەر بە هاوپەیمانیەتیەوە هەواڵانی یەکێتی و گۆڕان نەوەسن هەنگاو بنێن بۆ اتفاقی سیاسی یا اتفاقی استراتیجی و هەتا بۆ یەکگرتنەوە و یەکبوون، چونکە ئێمە هەردوو لامان لە یەک سەرچاوەوە هاتوین، لە سنگەرێکا خەباتمان کردووە و پێکەوە هەموو میحنەتیەکان و ناخۆشیەکانمان بڕیوە و خوالێ خۆشبووان جەنابی مام جەلال و ڕەوانشاد کاکنۆشیروان هیوا و خولیا و ئاواتیان ئەوە بوو کە خۆیان ببینن یەکێتی نیشتمانی لەگەڵ گۆڕان بگەنە ئەنجام بە هاوپەیمانەتی بێت یان بە اتفاقی استراتیجی بێت یا بەگرتنەوە بێت. ئەم قسەی جەنابتان لەسەر ئاستی باڵای یەکێتیە، لەسەر ئاستی ئێمە جێماوانی ئەوان دەبێ وا بکەین کە ئارزوەکەی ئەوان خولیا و ئاواتەکانی ئەوان بێنی نەدی. کاک حەمە ئەمە قسەی حەمەی حەمە سەعید ئەندامی سەرکردایەتی یەکێتیە یان قسەی هەموو ئەندامانی سەرکردایەتیە؟ ئەوە بۆ چوونە هەم لە ناو ئێمە و هەم لە ناو برادەرانی گۆڕات، ئەوە بۆ چوونە. ئەمە بۆ چوونە. لەسەر ئاستی دەنگدەران ئەگەر دابەزی نەخوارەوە بۆ ئاستی دەنگدەران گۆڕانەکانی هەڵەبجە هەمان ڕایان هەیە؟ لە ناو هەموو جەماوەری هەموو لایەنە سیاسیەکاندا ڕای جیاواز هەیە، بەڵام لە لایەنێکەوە بۆ لایەنێکی تر جیاوازە. من پێم وابێ هەم لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان و لە ناو برادەرانی گۆڕانیش ڕەنگە بۆ چوونی جیاواز هەبێت لەوەی کە من باسی دەکەم. من ئەمە لە ڕاستیا بۆ چوونی خۆمە و بۆ چوونی کۆمەڵی خەڵکی تریشە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا و ڕەنگە بۆ چوونیش هەبن کە
بۆ چووری تریان هەبێت لەسەر ئەم مەسەلەیە. بەڵێ ویستم ئەو پرسیارە و لێ بکەم کە هەواڵەکانتان هاوڕێکانتان ئەچن لەگەڵ خەڵکی هەڵەبجەیە قساکەن، خەڵکی ئەو دەڤەرە قساکەن، خەڵکی ئەو ناوچەیە ئەگەر گۆڕان نەبن و یەکێتی نەبن بە کوردیەکەی دەنگدەری دەرەوەی هاوپەیمانی کوردستان هیچ هەست و سۆزێکی هەیە بۆ هاوپەیمانی کوردستان، هیچ نزیکبوونەوەیەک هەیە؟ خەڵکی کوردستان بەگشتی خەڵکێکی بەوەفان، خەڵکێکی مانوون لە ڕاستیە تووڕەن لە دەسەڵات، تووڕەن لە حیزبە سیاسیەکان، گلەییان هەیە، کێشە و گرفتیان هەیە، کەم و کورتیان هەیە. ئێمە کێشە و گرفتمان هەبووە وە کەم و کورتیمان هەبووە بەرامبەریان. ئەوە ماوەی 30 ساڵە هەرێمی کوردستان بەردەوامە لە خزمەتکردن. لە ڕاستیە هەرێمی کوردستان خزمەتی زۆری کردووە، حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتی زۆری کردووە، بەڵام میحنەت و مەینەتی ئەم گەلە دەربەدەری ڕاوەدونان، کۆچ و کۆچبار، کیمیابارانکردن، ئەنفالکردن، دێوێرانکردن، هەموو ئەو کێشە و گرفتانە هاتووتە ڕێگەی ئەم ملەتە. ئەم ملەتە مانووە لە ڕووی نەفسیەوە، خەڵک مرتاح نییە، خەڵک مێشکی ماندووە. بەڵام خەڵک کە هاتە سەرەوەی دیفاع لە وڵاتەکەی خۆی بکە و دیفاع لە ڕابردووی خۆی بکە، خەڵک دێتە سەنگەر و دێتە مەیدان. ئەلئان ئێستا خەڵک بەگشتی دیفاع دەکەن لە بیرروبۆچوونی خۆیان، هەر کەسە بەرنامەی خۆی و لە هاوپەیمانیش و لە گۆڕانیش جگە لە برادەرەکانی خۆیان، جگە لە ئەندام و لایەنگران و دەنگدەرانی خۆیان خەڵکی تر هەیە کە خەڵکی بێلایەنە و خەڵکەکە دڵسۆزی هەیە بۆ هاوپەیمانی و خەڵکێکی زۆر لەو خەڵکانە ئەچنە سەر سندوقەکان و دەنگ دەدەن بە هاوپەیمانی. کاک حەمە ئەگەر لەبیرە مابێت لە هەڵبژاردنەکانی ڕابردووە لە بانگەشەی هەڵبژاردنە لە سلێمانی سەهۆڵەکە هەنێ شەقامی تر ئێواران پڕەبوو لە سەیارە، هەر یەکە و ئاڵای حیزبەکەی خۆی هێنا بۆ دەرەوە بانگەشەی بووە کرد. ئەم ساڵ ئەم شێوازە هەیە لە هەڵەبجە؟ بە هیچ شێوەیەک، بە هیچ شێوەیەک ئەو شێوازە نییە کە ئەوە جێگەی خۆشحاڵی هەمومانە و هەمومان هەوڵ بدەین بەو شێوە بانگەشەکە کۆتایی پێبێت. تا ئێستا چۆن بێکێشە بووە وا بێکێشە بووە. باسکردنی بەرنامەی خۆمان و قسەکردن لەگەڵ خەڵک و ڕوونکردنەوەی بەرنامەی هاوپەیمانی یان هەر بەرنمەیەکی ترکە لە هەرێمی کوردستان هیلایەنەکە بە ڕێزەکانی ترکە هەیە، هەر کەسە ڕوونکردنەوەی بەرنامەی خۆی لەوە باشترە تا شەڕەپەڕۆ بکەیت، تا ئەلەم ڕاوەشاندن بکەیت، تا ئیهانە و تەشهیر بە یەکتر بکەیت. کاک حەمە ئەگەر دیقەتە یابێ زۆربەی شەقامەکان ڕیکلامی کاندیدەکانی لەسرە. گفتوگۆتان کردووە لەگەڵ کاندیدەکان یان وەکو هاوپەیمانی کوردستان دوای ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی پێشوەخت ئەو لافیتانە، ئەو ڕسمانە، ئەوانەی کە لەسەر شەقامەکان دانراون بە عەمودەکانەوە هەڵواسراون لێ بکرێنەوە یان وەکو ساڵانی ڕابردوو ئەمێنێتەوانێ؟ خۆی مفەوەزیە یاسا و ڕێسای هەیە و هەم وەزارەتەکانیش، وەزارەتی شارەوانی و وەزارەتەکە پەیوەندیدارەکانی تر پەیوەندیان بەو بابەتەوە هەیە کە وەکو بڕیارێک کە هەر کەس دەبێت ئەوەی خۆی لا ببات، ئەگەر لای نەبات ئەوە مخالەفەیە. وەکو هاوپەیمانی کوردستان هیچ بڕیارێکتان دەرکردووە کاندید ئەبێ خۆی ڕیکلامەکانی خۆی لابات، ڕسمەکانی خۆی؟ ئێمە لە هەڵەبجە ئەوەمان لەگەڵ شارەوانی و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان باس کردووە. بەڵێ. حەمەی حەمەساید ئەندامی سەرکردایەتی یەکێتی و سەرپەرشتیاری بانگەشەی هەڵبژاردن لە سنووری پارێزگای هەڵەبجە. ڕاستەوخۆ میوانی ستۆدیۆی هەش بوویت. سوپاس بۆ ئامادەبوونت.